بە گوێرەی راپۆرتێکی ئەنجومەنی جیهانی زێڕ، عێراق لە ڕووی یەدەگی زێڕەوە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی پێنجەمین وڵاتە و خاوەنی 89 تۆن و 800 کیلۆگرام زێڕی یەدەگا. هەروەها عێراق توانیوێتی پارێزگاری لە یەدەگی زێڕەکەی بکات و بە جێگیری بهێڵێتەوە. بەڵام بەپێی ئامارە ڕسمیەکان، بانکی ناوەندی نەیتوانیوە یەدەکی دراوی بیانی بپارێزێت، چونکە لە سەرەتای ساڵی 2016ەوە تا ئێستا یەدەگی دراوی بیانی عێراق نزیکەی 15 ملیار دۆلار کەمی کردووە. ئەنجومەنی جیهانی زێڕ ئاماژەی بەهۆش کردووە عێراق لە ڕووی قەبارەی یەدەگی زێڕەوە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لە پلەی پێنجەمدا دێت و لەسەر ئاستی وڵاتانی جیهانیش بە پلەی 37 دێت. بەو پێش تەنها 36 وڵاتانی جیهان یەدەگی زێڕەکان لە عێراق زیاترە. ئەمەش لە کاتێکدایە کە نرخی زێڕ تەنها لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا بە ڕێژەی لە سەدا 7.9 بەرز بۆتەوە. سەبارەت بە یەدەگی دراوی بیانیش پێشتر عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندی عێراق ئاشکرای کردبوو کە قەبارەی یەدەگی دراوی بیانی لە مانگی تشرینی یەکەمی 2015 59 ملیار دۆلار بووە، بەڵام تاوەکو مانگی تشرینی یەکەمی 2016 واتە لە ماوەی ساڵێکدا قەبارەی یەدەگی دراوی بیانی 9 ملیار دۆلار کەمی کردو و دابەزیوە بۆ 50 ملیار دۆلار. هاوکات بەوتەی بەرپرسان و پەرلەمانتاران، قەبارەی یەدەگی دراوی بیانی بانکی ناوەندی عێراق زیاتر دابەزیوە و لە ئێستادا نزیکەی 45 ملیار دۆلارە. لەو بارەیەشەوە مەسهەر محەممەد ساڵح، ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە ڕەسیدی بانکی ناوەندی عێراق لە دراوی بیانی لە ئاستێکی باشدایە و تاوەکو مانگی ڕابردوو گەیشتۆتە 47 ملیار دۆلار. بەڵام ئەحمەدی حاجی ڕەشید، بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق، پێی وایە دەگی دراوی بیانی عێراق لە بارودۆخێکی خراپدایە و ڕۆژ بە ڕۆژ کەم دەکات. بە وتەی ئەو پەرلەمانتارە، یەدەگی دراوی بیانی بانکی ناوەندی لە 80 ملیار دۆلارەوە بۆ 45 ملیار دۆلار دابەزیوە، چونکە بەشێکی لەو پارەیە بە شێوەی ناڕاستەوخۆ بە قەرز دراوە بە حکوومەتی عێراق. بەوەش یەدەگی دراوی بیانی لە 40 ملیار دۆلار نزیک دەبێتەوە و بەرەو ئاماژەیەکی خراپ هەنگاو دەنێت. هاوکات پارێزگاری بانکی ناوەندی عێراق پێی وایە هێشتا یەدەگی دراوی بیانی لە ئاستێکی باشدایە و لە ماوەی ڕابردوشدا سەرکەوتوو بوون لە کۆنتڕۆڵکردنی نرخی گۆڕینەوەی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی. جگە لەوەش سەرباری ئەو دۆخە داراییە قورسەی ڕوبەڕووی عێراق بۆتەوە، بانکی ناوەندی ڕێگر بوو لە بەرزبوونەوەی هەڵئاوسانی نرخ و توانیوێتی پارێزگاری لە ئابووری وڵات بکات.